ئەتهەمی کوڕی عەسقەلا وەسیەتی چی بۆ دزەکانی هاوڕێی کرد؟ دزیکردن لەنێو هەموو کۆمەڵگەیەکدا دیادەیەکە، هەم سزای یاسایی لەسەرە، هەم لە ڕووی کۆمەڵایەتی و دینیەوە ڕێگە پێنەدراوە. بەڵام ئێمە ئەمڕۆ چیرۆکی پیاوێکتان بۆ دەگێڕینەوە کە دزیکردنەکانی ناوبانگێکی گەورەیان بۆ پەیدا کرد بوو. کار گەیشتە ئەوەی بەر لە مردنی ئەو دزا وەسیەتی بۆ شوێنکەوتووەکانی کرد بوو و داوای لێکردبوون هەندێک یاسا کاتێک لە سەردەمی عەباسیەکاندا گەورە دز ئەتهەمی کوڕی عەسقەلا دەمرێت وەسیەت و ئامۆژگاریەک بۆ دزەکانی دوای خۆی بەجێ دەهێڵێت و تیایدا دەڵێت: خۆشەویستانم گوێ بگرن، دزی لە ژن و خەڵکی هەژار و دراوسێ مەکەن. کاتێک دزی لە ماڵێک دەکەن نیوەی بچن و نیوەکەی تری بهێڵنەوە تا پێی بژین، مەبن بە چەقۆکێش و ستەمکار و بکوش. ئەتهەمی کوڕی عەسقەلا کە با دزا گەورەکەی سەدە ناوی دەرکرد بوو، شێوازێکی سەیر و سەمەرەی لە دزیکردن هەبوو. تەنانەت دوای هەر دزیکردنێک کەس نەیدەزانی چۆن ون دەبێت، هەر بۆیە وەسیەتەکەی وەک نەخشە ڕێگەی دزەکانی دوای خۆی دادەنرێت. لە عێراق و لە سەردەمی عەباسیەکاندا کە مێژووەکەی بۆ سەدەی دووەمی کۆچ و سەدەی هەشتی زاینی دەگەڕێتەوە، بەغدا ببووە ناوەندی دزە بەناوبانگەکان کە دەسەڵاتدارانی شکارێکی ئەوتۆیان بەرامبەریان بۆ نەدەکرا. لەو ساڵانەدا دزەکانی سەردەمی عەباسیەکان تەنیا دزیان لەو شوێنانە دەکرد کە ئامادە نەبوون زەکات بدەن، یاخود ئەو سیاسەتمەدارانەی بە گەندڵی پارەیەکی زۆریان کۆکردبووە. عەبدولعەزیز دووری لە کتێبی مێژووی ئابووری لە عێراقی سەدەی چواری کۆچی نووسیویەتی دزەکان لەو سەردەمەدا بە شاری بەغدا بڵاو بوونەوە بۆ وەرگرتنی پارە و دزیکردن لە دەوڵەمەندەکان نەک هەژارەکان. تەبەری گەورە مێژوونووسی ئیسلام لە کتێبەکانیدا ناوی کۆمەڵێک دزی بەناوبانگی ئەو سەردەمەی نووسیوە کە ناوی سەیر و سەمەرە بوون، وەک دوونەڵ دەمحاڵ کوڕی مێرولە. ئێمە نامانەوێت شەرعیەت بە دزیکردن بدەین، تەنیا مەبەستمان ئەوە بوو بڵێین دزیکردن هەرچەندە دیادەیەکی قێزەوەنە، بەڵام لەو سەردەمەدا یاسای خۆی هەبوو. ئەی بەڕای تۆ دزیکردن لەم سەردەمەدا چۆنە؟